السلام عليكم. السلام ورحمة الله. دردي حسن الله تود رازيانه وخرمانه قوبه. كار رزقان. شلوني حالبين بخير بيا. تندرسي شلونك؟ براي بريزي. يا أخو بخير. شكر باشي. سواسكم سلام. قربان بم. يا أخو. الله خلد بدل خلد بدل جاري بيش مشكلة. خلاق أو من كمبو أنا بدل معناه. أما اللي برا أو ما دا بفرارة أو من هي كاربايان داينتي بفرارة عودي. استخريكي تشيد درمانك؟ يسدرماني سنو كي صلاة. سنو كي صلاة. گەیشتو تەتەکوێ لێمان تێک نای؟ نا لێ تێک نەداومنەوە وڵا یاخوا بەخێر بین خۆشحاڵ بین دەستان خۆش بێ شانازی تا پیاوەکەین کار ڕنجگیان تۆ هەموو کاتێ لە خەم و هەمی خەڵکی فەلاحی ئاگام لێتە من بۆ لەو ناهاتوم بۆ لا بەڵام ئاگام لێتە دەستخۆشی لێ بەبێ مجامەلە هەموو بەرنامێکی تۆ هەتا کۆتایی من دانیشتوانم شانازیە بۆ من حاجیگیان دەست خۆش حاجیگیان وڵایی بۆ ئەوە هاتمە خزمەتە یەک ویستم بەعام پرسیاری خەلەو خەرمانی شارە زۆر بکەم بزانم چۆنە ئەمساڵ بە دڵتانە هەر بەراوەکان باشە یا دێمەکانیش وەڵا لەخوا بەزیاد دێمەکانیش هەر باشن بەڵام بەراوەکانمان باشترن ئینشەڵا کەی دەسەکەن بە دوورینەوە ئێمە دائیمە لە مانگی شەش یەکی شەش وەکو ئەم گوندەی ئێمە دەست بە دوورینەوەکەین بەڵێ بەڵێ ئەجا بە نەیشکێنینەوە ئەوەی کە خۆپیا ڕۆیشتوی تۆزە کێشەی نییە زۆر باشە ئەی ئەوە زیانی نییە بۆی حاجی ئەو مەکینەکە زیانی هەیە بەڵام مەجبورین لەبەرەوەی ئەو سونە مەغزەکەی نەخوات ئاردێکی جوانمان باتێ بەرهەمێکی جوان ئەی باشە لە ناوچەی دوهۆکۆوانە ئەی بینم ئاوا هینیان کردووە ئەم سەر و ئەو سەر بۆریە کە و تایی پێوەی و بەناویە ئەڕوا جێی تایەکە هەر حسابی بۆ کرا و ئاوەکەش ئەڕژێنێ بۆ ئەوە نییە لای نەگەیشتینەتەوە مەرحەلە ئیسا حالین زەراعە مەکینێکی ناوە 50 متر فڕەیە دات ئەو ئاوا فڕێدا بەس ئەوەی من ئەڵم بەناویە ئەگەڕێ بڵێ ئەو بەناوی یەت و ئەڕوا ئەوەی خۆ مەصرفشی زۆر نییە بۆ لای خۆمان لە شارە زورەوە نییە وەڵام مەصرفی هەیە کاگڕ مەصرفی هەیە ئەرزەکانمان کەمە و مەصرفی شەیە من 16 دووەنمەیە ناکرێ بای سەوەڕەکەلەوەی بۆ آخر بەس خەڵکیش هەیە زیاتر لە 150 دومیە هەر من ئیسا ڕێگاکەکە ئیکا 150 دوم هەیە بەڵام تەفەڕیقەیە 16 دومی لێرای بیسی لە شوێنێک ڕاستەکەی حاجیگیان ئەرێ ئێستا حکوومەتی عراق نرخێکی داناوە پلانتان چییە بە تەمای چین ڕازین بەو نرخە بەڵێ بەپی مەسرف و شتەکە یەشتان هەرکەمە بەڵام ڕازین ئەمساڵ مەسرفتان زۆرتر بوو ئیمساڵ مەسرفمان زۆرتر بوو بەخوا ئەمە دوو جار ئەوم داوە هەموو جارێ 300,000 داوە بەکرێکار بێجگە ئیتر مەسرفی کەیش ئەمە دەرمانی سنووکی سەڵەکەیش ئەی باشە وەکو جاران باشە دەرمانەکە بەڵێ ئارەوەڵا دەرمانی زەراعیان ئەنجامی هەیە بەڵێ بەبێ پارەداوی پێمان ئەی وەکو بزان ئەنجامی هەیە لە ڕووی کوڵەتی و ڕێک و پێکەش کرد من ئەمڕۆ کردومە هەر سعاتی دوایەوە سێرم کردو سونەکەی کوشتووە سونەکەی کوشتووە دەستیان خۆش بێت بەبێ مقابل پیان ئەوە شتێکی زۆر باشە دەستی وەزارەتی کشتتوال خۆش سەماد و کیمیاویکەیان نەداوێتێ بەڵام ئەمەیان باشتر سەمادیش تۆزە گران بۆ شانسیەوە بەزەوە نرخی بۆرسەی جیانی ئەی حاجی وتە جوتیاران کە دەم و دوو یەک تاقیەکەنەوە ڕازین بە نرخەکە 850 واللهی لەبەر گرانی وڵاتەکەیش ئەبێ خۆ ڕەچای ئەوەش بڵێ ئەبێ وەزعی فەقیر لەبەر چاو بگیرە ئەگەر گەنم زۆر گران بێ بازاریشە وروژێنێ بۆ بازاریش زەرێری ئەی باشە ئێوە ئەگەر بە دڵ و حەزی خۆتان بێ ئەیدەن بە کۆمپانیا ناوخۆەکانی خۆمان یا حکوومەتی عراق من پێم خۆشە بیدێن بەوانی خۆمان ئەوانەی خۆمان خۆشە من پارێکە پێشنیارم کرد بۆ کاوەختیان مدیری سایل و ئێرا وتم بە هەر نرخێک بێ بە ئەم بەرهەمی ئێمە نەچێ بۆ دووس خورمات و بۆ کەرکک با لای خۆمان بێت وەحاصل ئەویش کۆت و بەندیان کردبوو نەیەتوانی دیارە ئەوێش هەر کوردستانە بەس تۆمە بەستە ناوچە کوردستانیەکە نییە کاڵی دووز ناوچە کوردستانی بەڵام لە سنووری خۆمان لە حکوومەتی عراق عاجزن مەسەلەکە ئەوەیە بەڵێ لە حکوومەتی عێراق عاجزین زۆرەوەڵە کۆمپانیا ناوخۆیەکان هیچ بڵین چۆنە وترێ بەدەمتانەوە هاتوون دەمودویان تاقی کردوونەتەوە چیەڵێن چەندتانێنێ پارەکە درەنگ سایلۆکانیان تەواو بوو ئەم ساڵ تەواویان کردووە بە تەمان لێمان وەرگرن لەگەڵتانە ینی قسەیان کردووە بەڵێ قسەیان بەڵێ دوورنزی چیەڵێن ئەڵەن پارەکە هەر جێگەی ئەم زەڕاتە گەنم بووە گەنمی سلێمانی دوو بووە بردوومە بۆ گردەبووە لەوێ لیان وەرگرتووم بە 560 دینار پارەی نەقدوە ئەم ساڵ چیەڵێن ئەڵەن هەر ئەو پارەی عراقتانەیە کەمتر زیاتر ئەڵێن هەر پارەتانە دێنی بەڵێ زووتریش لەوانەتان دەنێ احتیمالی زووتر بماندنی ئێوە زیاتر متمانەتان بە کامیان هەیە بە متمانوانە بە کوردستانی خۆمان زیاتر هەیە من هەتا ئیسە پارەی عێراقم وەرنەگرتووە نەمازاکە بە ئەو گوڵە لێکەمەوە لێکەرەوە زۆریش
کاگەڕنج باوەڕ بکە بێ ئەوەی من زەمی عێراق بکەم هەتا ئیسێش پارەی عێراقم وە نەکردەوە من داوە بە توجارێکی دۆست خورماتووی هەتا ئیسێش پارەی عێراقم ئەتا ئەم دقە وەرنەگرتووە چەکەما وەرگرتووە ئەڵێ پارەی وردەتانە دەینی 1000 دیناری بۆ ئێوە کامیان باشە حکوومەت دییان کۆمپانیەکانی ناوخۆ ڕاستەخۆ لێتان وەربگرێ یا جوتیار و دەستی دوو بکەوێتە بین وەڵام ئێمە پێمان خۆشە کۆمپانیەکانی خۆمان وەرەگرێت لە ناو شارەکانی خۆمانەبێت لە وڵاتی خۆ ئەو کاتە ڕاستەوخۆیە و ڕاستە خۆی یارەوەڵە من تۆیشیان داومەتی بەڵێ ئەمە تۆکەی تۆ هینەکەیە قەنەهارەکەیە ئەوەی کە پێڵەن ئادەنەم کردووە لەگەڵ سلێمانی دوو فەڕەنسی دەشتی شارە زۆر کامیان باشە ئەدەنا قەنەهاریەکە فەڕەنسی ئادەنەکە زۆر باشە لەگەڵ فەڕەنسیەکە من بەنسبەت خۆمە تەجروبەم هەیە ئەمە بۆ قەرەخەرمان چۆنە بۆ خەلەخەرمان زۆر دەرەجێ هیچ قەرەخەرمان باشترە هەیە پێڵێن گەنمی قازەکە لەمە باشترە بەڵێ ماشەڵای لێبێەوە ئاوادا کرمێنم شیری زۆرە ینی بەڵێ ئاوی خواردووە ئاوی خۆردەوە وتە قەرەخەرمانە کردو قەرەخەرمانم کردو هەربەشی ماڵەوە ئەوە بۆ قەرەخەرمانی خۆمان کەمە هی ئێرانی وانە هەیە لە بازارە ساحەمان نیە وەکو پێویستە من ساحەیەکم هەیە یەک گڵابیان بردووە لەوێ هەڵیان ڕێژاوە هەر ئەوە نەیتوانیوە بەزای حاجی سارێک هەیە بەقەدەر تەنکەرێکە هەری دروستکردنی قەرەخەرمانە لە تورکیا و ئەوانە کارگەی گەوری ناوێت هەر لە ناویە ئەی سووتێنێت ماوەمانە بگەینە ئەو مەرحەلە باوەڕەکەی ینی بۆ مزەخەکانی ژەوەتانی هەر بە تەقلیدە کۆنەکەیش بەخوا حاجی بۆ ینی بۆ نەک ماوەمانە بگرە دوایش کەوتوین ئارەوەڵە تۆزە خۆمان بەکەم ڕازین خەتای خۆشمانی تیاوەە بەڵێ زۆر ڕاستە بەس مێ نەدەم لە خۆمان ئەتێ نەدەی لە خۆمان دڵە بە خۆمان گین گلەکان هەمووی خیتە ناو گلەیمان زۆرە بەڵامی هەنێک گەن من بینی لە بازار باڵایان کورد بوو بەڵێ ئەوە فەڕەنسی باڵاکوڵە ئەوەی من حالێن هەمە حەزەکەی هەر ئەو پارچیان ئاوەتانێ ئەویان باڵای ئەی باشە ئەوە ئەگەر ئەرزەکە پاک نەبێ عزەتی دەڕاستە نادا ئەرزەکە پاک نەبێت دەڕاستە دەڕاستی نیو هۆڵندەیە زۆر پێشکەوتووە ینی ئەتوانێت لە 10 سانتیمۆ لە 10 سانتیمۆیسا حالێن مساڵ دەڕاستەمان بواتەوە ئەیشی کوتێت و کاکەی شکات عربانە بۆمان بەڵێ ئمە دوو دەڕاستمان واگرت ئەی قەرزەکانە هەر دڵتان لایەتی قەرزەکانی 2014 2015 کەس هەوڵتان بۆیە والله هەوڵیان داوە بەس حکوومەت عێراقی نایەتە ژێربار حکوومەتی عراقی نایەتە ژێر بەس تەوانەوە قەرز کۆنە بێ نافۆتە وڵی تر هەر بەتەمای بەتەمای ئەو چاوە ساقی ئەی لێرە سبینێ من ئێستا کۆمەڵێک میوانم هەیە نوێنەری کۆمپانیەکانی خۆشمانی تێدا قسە و چییە بۆیان وڵا داوایان لەکەین زوو بەدەممانەوە بێن زوو ساحەکانیان پاکەنەوە چایلۆکان بخەنە ئیس لە جیاتیەوەی من بیدەمە دەست حکوومەتی عێراقییان بە توجارێکی جنوب با بیدەم بە ئەوە هەستەکەشە بیدەم بەوە هەستەکەم بەمان و متمانم زیاتر بمانەیە لەبەرەوە من ئەم معاناتمەیە کاغرێز قسەکە بە شکرە بڕم لەبەر ئەم معاناتەمێ هەتا ئەمڕۆ من پارەی گەنمی چەکی 2660 ماوە لە کەرکووک وەرم نەگرتووە لەوەڵ ئەڵێ وردەت ئەدەمیە 1000 دیناری چەکەکەم پێە بەس ئەڵێ وردەت دەمێ 1000 ناری تەبا تۆ هەر لەبەر بەرژەوەندی خۆت حەزەکەی کۆمپانیای نیشتیمانیا حەزەکەی لەمە بەدووە معکەرۆنی خۆمان هەبێت ساوەری خۆمانمان هەبێت هەموو شتەکانی خۆمان بێ حەزەکەم خۆمان بی حەزەکەم پارەی کەمیشمان بنێ بەس خۆمان بی نەیدێن بە خوارۆ معاناتم زۆر زۆرەیە لەگەڵ خوارۆ لەبەرەوە پارەی کۆنی خواردوین پارەی تازیشی نەداوینەتی بۆ عەرەبەکان وانین بۆ عەرەبەکان وانین ناوڵ سنووری خۆمان بۆ عەرەبەکانی خۆشیان وانین بۆ ئەوانوانی بەس بۆ خۆمان بۆ ئەم سنووری ناوچە دابڕێنەراوە جا شتێکی تریشم پێ خۆش بوو بینەرانی بەڕێز حاجی تۆ گەنمەشامی شکردووە باڵێرەوەڵە ئەوە شتێکی باشەوەە لێرە ئەمە زۆر نەبووە بە عورف تۆ چۆن بیرت لێ کردەوە ئەمە لەگەڵ کۆمپانیایەکی هەڵەبجە شوێنی گاوداری هەیە هەرێبگیان پیشانی بە ماشەڵە ئەوە هەمووی گەنمەشامیە ڕەبی لە ساغ بۆ دەست خۆش بێ فەرمایشتەکە چی بوو لەگەڵ ئەو کۆمپانیای اتفاقم کردووە هەر بە عەلەفی بۆی ئەبڕم و بە گڵابە بۆیێنێرم لەوێ ئەو خۆی ئەیترشێنی ئەویدا بە حیوانەکان بە شێوەیەکی گشتی ئەو خەلە و خەرمانەی کە ئەی بینیت ینی تەبان ئێوە ئەزمونتان هەیە هەر ئاوا بکەن کە وشک بوو ئەزان ئەمەیە کۆچەنەکاوەە شکر باشە ئەم ساڵ بەگشتی ساڵ دڵمان پێ خۆشە من و حاجیکاوە گەنمەکانمان جوانە فەڕەنسیە وایفایە گەنمەکانمان جوانە یەکەم ساڵە گەرمی فەڕەنسیەکەی نا ئەوە سێ ساڵە گەرمی وایفای فەڕەنسیەکەن ئەی ئامۆژگاریت بە پێی ئەزمونونەکەت چییە بۆ جوتیاران چت بنەتۆیە هەڵبژێرن باشە ئەگەر لەگوێ منکەن ئادەنە و فەڕەنسی وایفای بکەن لەم شارە زووری ئەم منتیقەی شارە زوورەی کە ئاوی هەیە ئەی وەکو بیستبێتە بۆ گەرمیان و بۆ ڕاپەڕین و هەولێر کامیان باشە بۆ ڕاپەڕین نازانم بەڵام بۆ هەولێری نازانم بەڵام
هەتاک و سنووری هەڵەبجەی تازە هەتا هەڵەبجەی شەهید ئەم گەنمە باش بەڵێ حاجی گیان من پێشەوەی بەجێ بێڵم ببوورە لە دەرمانەکەشم کردی کاکەی شۆفێر بمان بوورە چ فەرمایش شتێکە هەیە پرسیارێکە هەبێ من لە بریتۆ لەسەر مێزەکە دانیشتم بیکەم لە میوانەکان وڵی کاک ڕەنجێمە دەستمان ناگاتە مەسوولەکان داوا لە مەسوولەکان بکەیت لە ڕێی ئێمەوە بڵێن لە ڕێی خۆتەوە داوا لە مەسوولەکان بکەیت ئەو گەرمی 2014 و 15 و 16مان بۆ وەرگرن مەمنونتان هێن وەلە زۆر عزیەتیان بۆ نوێنەرەکانمان چوونەتە بەغا چوونەتە لای سەدر چوونەتە لای سیستانی ناماندنی ئەومان بۆ بگەینی تۆ ئەی بۆ کۆمپانیاکانی تاکیدم تۆ کاگنێچیرە بینی لەوانەیە کاک مەسرور ببینی بیگەن ئەگەر دیدارم هەبێت ئەیگەێنم بەس بەخوا نایان بینم بەس مەگەر مقابل لە دقات بگەێنە بڵێ هەوڵێک بدەن ئێ باشە بینینی منی بۆ چییە ئەوە خۆ کاک مەسرور تەلەڤیزۆنیان هەیە لە ماڵەوە ئەوە کاگنێچیر هەیەە و دەخۆ پێیان بڵێ ئەوە کامێراکەیە وەڵا من داوا لە کاگنێچیرەکەم لە کاک مەسرورەکەم وەکو کاقوبادیش ڕێوازخانیش هەمویان ڕێوازخانیش وڵا ئەویش هەوڵی داوە ئەم ئیشی بۆ کردوین بەڵام داوا لە کاگنەچیر و کاک مەسرورەکەین ئەم مەسولانەی کە ئەبینن تکایان لێ ئەەکەم ئەمە ئێمە بگەێنن 2014 و 15مان وەرنەگرتووە زیاتر لە یەکی 150 میلیۆن دینارمان لای عێراق ماوە حاجی ئینشاءالله بەرەکەتی زیاتری تێبکەوێ و ماڵە ئاوا بێ و زەر خۆشحاڵ چاوەکانە ماچەکەم سپاس دەکەم بۆرە قوربانگیان سپاس سەلامەت بیت خوا حافیز